باحثەکانی ئەدەبی عەرەبی ئەدەبی عەرەبیان دابەش کردووە بە سەر چەند عەسرێکە بە پێی ئەو ئەحداثە ئەو ڕووداوە گەورە و باریزانەی کە لەو سەردەمانەیە ڕوویان داوە. بۆ نمونە گەورەترین حەدەث لە مرۆڤایەتی و لە ژیانی عەرەبیشە ظهوری ئیسلامە، بۆیە هاتوون سەردەمی پێش ئیسلامیان کردووە بە عەسرێک کە پێوترێ العەسر الجاهلی. بەسەر هەڵدانی ئیسلام یێتە سەر عەسرەکانی تر. ئەم عەسرانەش بە پێی گۆڕانکاری لە حوکمی سیاسی و کۆمەڵایەتی ئەو سەردەمەیە عەسرەکانی تر دابەش کراوە. بۆ نمونە عەسری پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ خولەفای ڕاشدین پێوترێ العەسر الئیسلامی، یان پێوترێ عەسری صەدر الئیسلام. بە دامەزراندنی دەوڵەتی ئەمەوی و گۆڕینی خلافەت ئەدەبیش بە هەمان شێوە ئەدەبی ئەو چاخە ناونراوە العەسر الئومەوی، عەسری ئومەویەکان. دوای ئەوان عەباسیەکان یەن ئینقلابەکەن و شۆڕشێکەکەن و حکومەگرنە دەست، ئەو ئەدەبی و عەسرەش پێوترێ ئەدەبی عەسری عەباسی. ئێمە ئەم چوار عەسرە ئەخوێنین، عەسرەکانی تر کە لە خوارەوە ئاماژەمان پێیاوە لە مەنهەجەکەی ئێمەیە نییە. هەموو عەسرێک لەم عەسرانە ئێمە پێویستە یەکەم نوبزەیەکی تەریخی بەشێک لە مێژووی ئەو عەسرە بزانین، سەرەتاکەی، کۆتاییەکەی، بەچی دەست پێکە، بەچی کۆتاییە. پاشان گرنگترین شت ئەوەی بەلای ئێمە بۆ بابەتەکەی ئێمە گرنگە ئەدەب بە شیعر و نەثرەوە لەو سەردەمەیە چۆن بووە. یەکەم عەسر کە دوای ئەوە چەند نموزەجێکیش لە ئەدەبی هەر یەک لەم عەسرانە ئەخوێنین. یەکەم عەسر کە وتمان لە ناوەکەوی دەست پێکەین پێوترێ عەسری جاهلی یان عەسری ما قبل الئیسلام، سەردەمی پێش ئیسلام. بۆچی پێوترێ عەسری جاهلی؟ لەبەر دوو سەبەب. ئەڵێ أطلق على أحوال العرب في هذا العصر بالجاهلية. بۆچی وە بارودۆخی ژیانی عەرەب لەو سەردەمەیە ئەوترێ جاهلیەت؟ لەبەر دوو سەبەب. لتفشي الوثنية، تفشي يعني انتشار بڵاوبوونەوە، وثنيتش يعني عبادة الأصنام. عەرەبەکان لەو سەردەمەیە بتیان پەرستووە، بە بتپەرستی ئەوترێ وەثنیەت، واتە تەفەشیش يعني انتشار، يعني بتپەرستی بڵاو بووە. ولەو سەردەمەیە تەفەشی العەداوات، هەمووتان لە دەرسەکانی تریشا باس ئاماژەمان پێیاوە، زیاتریش ئاماژەی پێین. عەرەبەکان لەو سەردەمەیە بە شێوەی قەبیلە و هۆز لە کوێ ژیاون؟ لە سەحرایە، لە بیابانە. ئەم قەبیلانە لەسەر ژیان، لەسەر شوێنی نیشتەجێبوون، لە وەرگا، لەسەر خۆراک، لەسەر ئاو بە بەردەوامی چیان هەبووە؟ خسوماتیان هەبووە، عەداواتیان هەبووە، شەڕ و ناکۆکی لە بەینیانە هەبووە. کام قەبیلەی بەهێز بۆ پەلاماری قەبیلەیەکی لاوازیاوە. بۆیە لەبەر ئەم دوو سەبەبە بەو سەردەمە ئەوترێ عەسری جاهلی. ئەنجا لە باحثەکان الباحثون في الأدب قسموا العصر الجاهلي إلى مرحلتين أو جاهليتين. عصر الجاهليان دابش كردووە بەسەر دوو قۆناغا. قۆناغی یەکەمیان پێوترێ الجاهلية الأولى، جاهلیەتی یەکەم، و قۆناغی دووەم پێوترێ الجاهلية الثانية. لە ڕووی بیدایەتەوە وەکو لا نعرف شيئا عن الجاهلية الأولى سوى ما ذكره القرآن الكريم عن قوم عاد وثمود. وتمان لەم جاهلیەتە هیچ شتێک مێژوویەک دەربارەی نازانین، تەنها ئەوەی کە قورئانی پیرۆز باسی دوو قەومی کردووە و کۆمەڵی قەومی تر کە لەم سەردەمەیە ژیاون، وەکو قەومی عاد و ثەمود. مەسرحی ئەم جاهلیەتە، شوێنی سەرهەڵدانی جاهلیەتی یەکەم جەنوب الجزيرة أو شبه الجزيرة العربية، لە باشووری جەزیرەی عەرەبی بووە. بەڵام گرنگتر لەو جاهلی دووەمان، چونکە جاهلی دووەم تەقع بین سنة 450 و 610، ئەکەوێتە بینی ساڵی 450 و 610 میلاد. ئەم جاهلیەتەوە کوتمان دائەنرێ بەچی؟ مەهد الأدب العربي الأولى، واتە بێشکە و لانکەی سەرهەڵدانی ئەدەبی عەرەبی ئەکەوێتە جاهلیەی دووەمەوە. ئەمجا وەصفی ئەدەبی ئەم سەردەمەمان بووەکە، ئەڵێ هذا الأدب منطبع بطابع البداوة. هەموومان عەزانین عەرەب لەو سەردەما لە شوێ نیشتەجێبوون. البەیدا، بەیدا یعنی چی؟ الصحراء. بۆیە ئەوانەی کە لە سەحرایە ژین پێوترێ بەدوو. هەر شتێکیش ئینی پێوترێ بەدەوی. بەدەوی ئەو کەسەیە کە لە کوێژی، کە لە سەحرایەژی. بۆیە ئەڵێ ئەدەبەکەشیان دائما ئەدەب ڕنگدانەوەی ئەو ژینگەیە کە شاعیرەکە تیایەژی. بۆ نمونە لە شعری ئەدەبی کوردیە زیاتر باسی شاخ و دەشت و چۆڵ و چیا ئەکرێ، بەڵام لە شعری ئەدەبی
کۆنات قەت نیمانە شاعیرێکمان بەس باسی بەحری کردوێ بۆ لەبەرەوەی ئەو بیئەی شاعیرەکانی ئێمەی تیاژیاوە بەحریتیان نەبوو دەریایتیان نەبوو ئەدەبی عەرەبیش ئەم ئەدەبە ژینگەیش ئەو کەسانەی کە ئەڵێ مۇعظەم و قائلی یعنی ئەوانەی ئەم شعریان وتووە لەو سەردەمایان وتاریان ناوەیان هەر فەنێکی ئەدەبی ئەو سەردەمە هەبێ تەعبیرە لەو ژینگەی کە تیا ژیان بۆیە ئەوانە بیابانە ژیاون کەواتە سروشتێکی بیابانی هەیە ئەمجا ئەدەبی ئەم مەرحەلەیە ئەکرێ بە دوو بەشەوە الشعر لەگەڵ النەثر واتە ئەو ئەدەبەی جاهیلی کە ماوەتەوە تا ئێستا ئەکرێ بە بەشێکی شعرە بەشێکی نەثرەوە پێمان ئەڵێ کام لا ینی ئەدەبی جاهیلی شعری زۆرترە یان نەثر کامیان زۆرترە الجانب الشعري عليه الجانب الشعري هو الغالب الجانب الشعري هو الغالب واتە جانبی شعری يعني شعر مان زۆرتر هەیە سەردەمی جاهلی وەک لە پەخشان لە نەثر ئەمە کورتەیەکی مێژوویی بوو لە دەربارەی هەردوو جاهلیەتەکە ئێستا ئینە سەر چی دور الشاعر في الجاهلية دور الشاعر في الجاهلية بزانين شاعر لسردمي جاهليتها تشر على شيء هو زين ما ممكن له زين على شيء كان الشاعر قبيلة يا كم شد كان الشاعر في الجاهلية شيبوا مدافعا عن القبيلة شاعر لسردمي جاهليتها برقري كارك ولا شيء لا قومكي لا قبيلكي لا هوزكي دوم وزعيمها في السلم زعيم القبيلة في السلم زعيم يعني سر كرده يعني لشرع سيرك برقري كار وشاعرك هميشه دفاع الى قبيلكي خوي كردوه لا اشتي شا چه سر كرده بو صلح اشتي هر شاعر وبطلها في الحرب للشر شا بطل القبيلة في الحرب وبالواني قومكي خوشي بو للشر لهموشي جرنتر شاعر چی بووە لسان حال القبيلة لسان حال القبيلة وسجل أخبارها چۆن ئێستا هەچی حیزب و ڕێکخرا و مؤسسە و دامەزرا و وتەبێژێکی هەیە ئەو وتەبێژە کە یەک ڕێک قسەیەکە تعبیر لە چیەکە بە ناوی ئەو مؤسسەیە قساکە لەو سەردەمەشە زمان حاڵی هەر قەبیلەیەک چێ بووە شاعیر بووە تا شاعیرەکە ڕۆڵی وتەبێژی ئەو قەبیلەی بینێ بۆیە و ئەگەر بمانەوێ ئێستا ئێمە ئیخبار هەواڵی هەر قەبیلەیەک لەو قەبیلە بزانین چێ تۆماری کردووە حاڵ و ئەحواڵی قەبیلەکەی تۆمار کردووە شاعیرەکان لە شعرەکانیانە بۆیە شاعردا پێشوترێت سجل و ئیخبار تۆماری هەواڵی قەبیل مێژووی ئەو قەبیلەیە بەم چوارشتە ئەگەر بە یەک کەلیمە شاعر ڕۆڵێکی گەورەی هەبوو یان ڕۆڵێکی بچووکی هەبوو كانت للشاعر دور كان للشاعر دورا كبيرا في العصر الجاهلي كانت الشاعر كان للشاعر دور كبير في الجاهلية كانت چوار ئیشی هەبووە شاعیرەکە یەکەم مدافعا عن القبيلة برقري كارك ولا قبيلەکەی زعيم القبيلة في السلم سەرکردە بووە ڕابەری بووە یعنی ڕابەری سەرکردەکەی قەبیلەکەی بووە چییە لە ئاشتیە سلم یعنی چی ئاشتی بطل القبيلة في الحرب هەروەها لە شەڕیشە وتمان پێشتر باسمان کرد وتمان سەردەمی جاهلی سەردەمی خسومات و عەداوات بووە قەبیلەکان دایمە شەڕیان هەبووە بۆیە چێ بەتەڵ بووە بەتەڵی قەومەکەی الشاعر دوای ئەوە زمان حاڵی قەبیلەکەی بووە و تۆماری مێژوو هەواڵی هەموو قەبیلەکانی هەر شتێکی قەبیلە عەرەبیەکانی سەردەمی زوو ئەگەر ئێستا مابێتەوە یان بزانین چیە و چینە و چی ڕووینەوە لە شعری شاعیرەکانی ئەو قەبیلەیە بە دەرەکەوە بۆیە شاعیر داژەنرێ بە سجلی ئیخباری ئەو قەبیلەیە باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین